بسم الله الرحمن الرحيم. بەڕاستی ئێمە داواکارین لە خۆی گەورە خوا خێر دکتۆر دلێر بنووسێ نەشتەگەرێکی بۆمان کرد کە ماوەی 20 ڕۆژە بێ ماوەی 20 ڕۆژە ئێمە لێرەین نەشتەگەرێکی بۆمان کرد لە کەرکووک و ئێمە هاتیینە تەبعاً بۆ ئێرە لە کەرکووک چارەسەرەکەی نەدۆزیەوە لەخوا بەزیار بێ بەسایی دکتۆر دلێر و چەند دکتۆرێکی دیکە یارمەتیان خوا خێریان بنووسێ خوا باجارش خێرە بداتەوە نەشتەگەرێکیان بۆمان کرد ئەلحەمدولیلا بە ساغ و سەلامەتی دەرچوونە دەرەوە و لەخوای گەورە داواکارەکەین خوا خێریان بنووسێ خوا خێری خێرخوازانش بنووسێ کە یارمەتی ئەم نەخۆشخانەیە دەدەن داوا لە سەرمادایەکان دەکەین بەڕاستی یارمەتی ئەم نەخۆشخانە بدەن لە مانگە پیرۆزەدا چەندە خێر بکەن چەندها کەس کەم دەرامەت هەیە وەک ئەوە یان پێویستیان بە شتی وایە بە نەشتەگەری وایەدا ئەلحەمدولیلا زۆر سوپاسی دکتۆر دلێر دەکەین خوا خێری بنووسێت ئەو نەخۆشە ئێمە هەستمان پێ نەکرد لە کەرکووک ئەوەی ڕوودا لە ناکاوێکە دای لە عەردی یاین لە کەرکووک 3 ڕۆژ لە نەخۆشخانەی کەرکووک بوومان کەسی زێک لە نەخۆشەکەی دەرناکرد بەڕاستی ئیتر ئەوە بوو خێرخوازێکیان پێمان کاک بیێن بۆ نەخۆشخانەی میهرەبانی بەڕاستی یارمەتی نەخۆشە دەن و ئیتر ئەلحەمدولیلا هاتین بۆ نەخۆشەکەیان تەشخیص کرد و زۆر بە جوانی بۆمانیان کرد و یان نەشتەگەریان بۆمان کرد و بەردی لە زراویە بوو بەڕاستی یان نەشتەگەری زۆر زەحمەت بوو ئەلحەمدولیلا بەسایی خوا و سای دکتۆر دلێر و چەند دکتۆرێکی تر ئەو نەشتەگەریە ئەنجام درا ئەم زراویان دەرکردە و لەگەڵ چەند بەردێکی دیکەیە لە بۆڕی زەرداوەکەی بوو دەستان خۆش بێ و بۆ نەشتەگەریەوە کردان بۆ ئەم کچە باوکی نییە دایکی ماوە دایکی داماوە برای نییە بەخواوە کوڕخاڕۆیەت یارمەتیەدا وەڵی دکتۆرەکان قسووریان نەکرد بۆمان ئەو نەخۆشیە لە کەرکووک نەیانتوانی عیلازێمان بۆ بکەن ناوەڵا ئەیسە بەستێ ئێوە ئەمەتان بۆمان کرد و وەڵی ماڵتان ئاوا بێ هین گشتان دەست دکتۆرەکانیش خۆش بێ و زۆر سوپاستان نەکەین و ئیتر ئەوەی لە دەستان هەر قسیرتان نەکرد بۆمان یاخوا ماڵتان ئاوا بێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی